ئەو وانانەی کە پێشکەش دەکرێ بەبێ ئەوەی کە چالاکی بکرێ قوتابی چێژی لێ نابینێت بەڵام ئەو وانانەی کە مامۆستا زۆرترین تەکنیک بەکاردەهێنێ زۆرترین چالاکی بەکاردەهێنێ ئەها بە شێوەی پراکتیکی شتەکان دەکاتن قوتابی زیاتر سوودی لێ وەردەگریتن وەک لەوەی کە بە وشکی مامۆستا تەنها دەچێتن وانەکە شەرح دەکا وەکو ئەوەی کە سیمینارێک لە بۆ خەڵکی دەرەوە یان خەڵکی گەورە پێشکەش دەکەی وەکو ئەوە نییە چکە ئەو منداڵە ئەم باسی منداڵی پۆلی یەک و یان ئەوانە دەکەم ئەو منداڵە ناتوانێت ئەو هەموو کاتە دابنیشیتن بە دیار ئەوەی کە ئەتوو بابەتە کە شەرح دەکەی بە شێوەیەکی وشک بەڵکو کە ئەتوو چالاکیەکەت خستە ناوێ ئاکتیڤیتێک دەکاتن ئەوە وزەچی خۆی سەرف دەکاتن نەک ئەوەی هەردابنیشیتن ئەوها بێزار دەبی بەڵام ئەگەر چالاکی بکەین بێگومان چالاکیەکە سوود بەخشتر دەبی و زووتر پەیامەکەت دەگا. ئەی پێ دوای ئەو قوتابیانەیە کە مامۆستاکانیان چالاکی دەکەن زیاتر خۆشیان دەوێن و زیایان دەکەن و لە مامۆستاکانی تر بێگومان وایە ئەو مامۆستایانێک کە چالاکی دەکەن زۆر تایبەتن لەلایەن قوتابیانەوە یەکسەر تەکنیک و شێوازەکانی مامۆستایەکەی دەزانی مامۆستایەکە چ دەکا یعنی تامەزرۆی ئەوەیە کە مامۆستایەکە بێتە پۆل بۆ ئەو وانەکەی پێشکەش بک بە شێوەیەکی ئەو جە یاریکردنە ئەو جا چالاکی ڕسمە هەر چالاکیەک بی قوتابیەکە حەزی لێیە کاتێک ئەو قوتابی دێتە قوتابخانە پێویستە ئێمە وەکو مامۆستا ئەو ئەرکێکە لە سەرمانە ئێمە ئەو قوتابی لەو بارودۆخە دەربکەین ئەویش بە چەند ڕێگایەک و بە چەند شێوازێک ئێمە توانین ئەو قوتابی دەرباسکەین لەو بارودۆخی کە تێی کەوتووە یەک لەو ڕێگایانە ئەوەیە کە ئێمە ژینگەیەکی زۆر خۆش لە ناو پۆل بڕەخسێنین بۆ ئەو قوتابیە بۆی کە چالاکی پێ بکەین یاخود ئاکتیڤیتی پێ بکەین یاخود بانگی بکەین و قسەی لەگەڵ بکەین تێکەڵی منداڵانی تری بکەین کەوا هەست بکات کە زۆر دڵی خۆشە ئەو بارودۆخی کە لە ماڵەوە هەی بووە لە قوتابخانە لە بیری بچێتەوە یاخود ئەگەر زانیمە ئەو قوتابی کێشەکەی زۆر گەورەیە وای کردووە کە تەسیر لەسەر ژیانی ڕۆژانی ئەو قوتابیە بکات و تەسیر لە بارودۆخی بکات بە شێوەیەکی زۆر کاریگەر ئەو کاتە ئێمە لە هەموو قوتابخانەکان و لە قوتابخانەی ئێمەش بە تایبەتی ڕێنماییکاری پەروەردەییمان هەیە دەتوانین بینێرین و بۆی بزانین کێشەی ئەو قوتابیە چییە ئەگەر هاتو ئەو کێشەیە بە مامۆستا چارەسەر نەکرا. پێ دوایە مامۆستا ڕۆڵی هەیە کە قوتابیەکە ڕقی لە خوێندن بێتەوە؟ ئەکید مامۆستا ڕۆڵی هەیە ئەگەر تۆ مامۆستایەکی باش بیت و یعنی دەرفەت بە قوتابەکەت بڕەخسێنی کە ژینگەکەی بۆ جوان بکەیت و شێوازی تێگەیانەکە و نەرمونیان بیت لە هەڵسوکەوتکردن ئەکید ئەو قوتابیە زۆر حەز و خولیای بۆ خوێندن زیاتر ئەبێت بە پێچەوانەشەوە ئەگەر مامۆستایەکی تونند بیت و بە وشکی بابەتەکە شەرح بکەیت و تووڕە بیت و ژینگەکەی بۆ نەڕەخسێنیت و ژینگەی ماڵە و قوتابخانە فەرق پێ نەکەی ئەو کاتە ئەو قوتابیە ئەکید بەنا حەزیەوە دێتە قوتابخانە حەزی لە بابەتەکەی نابێت و حەزی لە قوتابخانەش نابێت بێگومان. مامۆستا پێت وایە بۆچی قوتابیان حەز لە خوێندن ناکەن و چێژی لێ وەرناگرن؟ بەڕای من قوتابیان لە گچکەیەوە وا پەروەردە دەکرێن و شتێک لە مێشیاندا دەچەسپێندرێ کەوا قوتابخانە شوێنی لە قالبدانی قوتابیە و کەمترین چالاکی دەکرێت و دەرسەکان زیاتر زانستیە بەبێ پراکتیکی و ئەوە سەبەبەکە کەوا قوتابی لە بیدایەتەوە دەترسێ لە هاتن بۆ قوتابخانە. هەی پێت وایە مامۆستایان لەگەڵ دایک و باوکان بێکۆ پێویستە پەیوەندیان لەگەڵ یەکتر هەبێت؟ بەئەکید پێویستە دایک و باوکان بە هەماهەنگی لەگەڵ مامۆستایان و دەستەی کارجێڕی قوتابخانە بەیەکەوە هەماهەنگی بکەن وا بکەن ئەو قوتابیە قوتابخانەکەی لەلا خۆشەویستتر بێ وا بکەن لە ڕێگەی سزا و پاداشتەوە بۆ نمونە بڵێ ئەگەر ئەو ساڵ لە بیدایەت مەسەلەن کە پۆلیەکە ئەو ساڵ بە ڕێکی بچیە قوتابخانەکەت بەیانیان زوو لە خەو هەڵبستی کۆتایی هەفتەکە ئەمن پاداشم دەبێت و لۆن منە هەدیەم دەبیلۆت و باشە و مامۆستایانیش بە هەمان شێوە کە هات قوتابیەکە هاتە قوتابخانە بەرامبەر ئەوەی کە قوتابیەکە بە عاقڵی دانیشتیە یعنی قوتابخانەکەی خۆی باشی دەکات دەرسەکانی بە باشی دەکات دەرەجەکانی باشە هەدیەی بدەنێ یعنی پاداشتی بکەن. بینەرانی ئازیز ڕای مامۆستاکانمان وەرگرت و بینیمان هەر یەکەیان ڕایەکی جیاوازیان هەیە وەکو منداڵەکان ئەگەر بیرتان بێ باسی ئەومان کرد کە منداڵان لە پەنجەکانی دەست دەچن هیچیان لە یەکتر ناچن بێگومان مامۆستاکانی لەسەر ئەم بابەتە ڕای جیاوازیان هەبوو لە کۆتایی قسەکانیان تەنیا یەک مەبەستیان هەبوو کە مامۆستایان پێویستە لە ناو پۆلدا ژینگەیەکی گونجاو و لەبار دروست بکەن بۆی قوتابیان سترێز نەبن لە کاتی وانەکانیان و چێژ لە خوێندن وەربگرن ئەویش بە هەبوونی چالاکی وانەی کردداری و پراکتیکی لە ناو وانەکانیان کە پێویستە لە هەموو وانەیە گرنگی پێ بدرێت کە بیرکاریە بۆ نمونە زانستە ئینگلیزیە عەرەبیە کوردیە وانەکان بەگشتی پرسیارمان لە قوتابیەکان دەکرد ئەومان بۆ ڕوون دەبووە کە بۆچی قوتابیان حەزیان لە وانانەیە کە جوڵەی زۆر تێدایە بۆ نمونە وەرزش هونەر ئەمە لەبەر ئەوەی چێژ لە ئەم شێوازی وانەوتنەوەی و ئەم وانەیە وەردەگرین لەبەرەوەی جوڵەیەکی زۆری تێدایە و پێکەنین و دڵخۆشی و ژنگەیەکی وان بۆ ڕخساوە
لەبەر ئەوەی حەز لەوانەیە ئەم مامۆستایە و ئەم شێوازی وانەوتنەوەیە دەکەن کەوایە پێویستە ئێمە ئاگداری ئەو بابەتە بین و زۆر بەدڵنیاییەوە پلانێکی باش دابنێن بۆ ئەوەی قوتابیان چێژ لەوانەکان وەربگرن و چاڵاکی بکەن لە ناوانەکە.